ڕاگەیاندنی هاوبەشی ڕێکخراوە سربەخۆکان سەبارەت بە دیاریکردنی کەمترین کرێی ساڵی 1404. شۆڕای باڵای کار کە بێگومان کۆمەڵەی پارێزەری سیستەمی سەرمایەداریە پاش کۆبوونەوەی چەند شەو ڕۆژی ئەنجامی شانۆگەریەکەی خۆی بە ناوی دیاریکردنی کەمترین موچە و ئاستەکانی تری موچە بۆ ساڵی 1404 ڕاگەیاند. با لە بەرچاوگرتنی پێکهاتەی ئەندامانی ئەم شۆڕایە کە لە نوێنەرانی حکوومەت، نوێنەرانی خاوەنکاران و هەندێک دەستەمۆی حکوومەت بە ناوی نوێنەرانی کرێکاران پێکهاتووە، هیچ هیوا و چاوەڕوانیەک نەبوو کە لەم گفتوگۆ بێهودایانەیاندا شتێکی ئەرێنی بۆ کرێکاران بەدەست بێت. ئەنجامی ئەم بەناو گفتوگۆیانەی کە لە نێوان ئەم سێ گۆشە و لە ڕاستیدا لە نێوان حکوومەت و خاوەنکاراندا ڕوودەدا پێشتر دیار بوو. بەپێی بڕیاری شۆڕای باڵای کار کەمترین موچەی بنەڕەتی بۆ ساڵی 1403 یەکسان بوو بە 7,100,000 تمەن لە مانگێکدا کە بۆ ساڵی 1404 گەیشتووەتە 10,399,000 تمەن لە مانگێکدا کە نزیکەی 45% زیادبوونی ڕواڵەتی هەبووە. لە کاتێکدا بەپێی قسەکانی وەزیری کار توانای کڕینی کرێکاران لە ساڵی ڕابردوودا 20% کەمی کردووە و لە ساڵی داهاتووشدا بەپێی زۆربەی پێشبینیەکان لەوانە پێشبینی هەندێک دامەزراوەی فەرمی لە نزیکەی 50% دەبێت، توانای کڕینی کرێکاران دیسانەوە زیاتر کەم دەبێتەوە. موچەی زۆرینەی کرێکارانێک کە هەر ئێستا لە ژێرهێڵی هەژاری ڕەهادایە و لە ساڵی داهاتوودا بەراورد بە ئەمساڵ خراپتر دەبێت. تەنانەت ئەگەر ئیمتیازەکانی پەیوەندیدار بە مافی نیشتەجێبوون، خۆراک، مافی منداڵان، مافی هاوسەرگیری و مافی ساڵانەش لە بەرچاو بگرین، داهاتی کرێکارێک بە هاوسەر و 2 منداڵەوە کە لە ساڵی 1403دا نزیکەی 11,600,000 تمەن بوو، لە ساڵی 1404دا دەگاتە نزیکەی 16 ملیۆن. بەڵام ئەم موچە مانگانەیە چ لە ساڵی 1403 و چ لە ساڵی 1404 بە زەحمەت بەشی دابینکردنی تێچووی هەفتەیی خێزانێکی 4 کەسیەکات. تەنانەت ئەگەر ژن و مرد هەردووکیان ئەم موچیان هەبێت، ناتوانن کەمترین بژێوی مانگانە دابین بکەن. سەرمایەدارانی چەوسێنەر و سەرکردە گەندەڵ و تاڵانکەرەکان کە شەلاقی ستەمی سەرمایەداری بە نیشانەی حکمەتی ئیلاهی دەزانن، ڕۆڵێکیان جگە لە پەرەپێدانی هەژاری و بچووکردنەوەی سفرەی کرێکاران نییە. ئەمانە چۆن ئەتوانن بیر لە زیادکردنی ڕاستەقینەی موچە و زیادکردنی خزمەتگوزاری کۆمەڵایەتی بکەنەوە. ئەو کەسانی لە شۆڕای باڵای کاردا بەشدارن، نوێنەری سەرمایەداران و دەسەڵاتێکن کە 46 ساڵە بە چەوسانەوە و سەرکوتکردنی کرێکاران پەرەیان بە هەژاری و قوڵکردنەوەی نایەکسانیەکان داوە و هێز و سامان و ژیانی پرزەرق و برقی خۆیان لەم ڕێگەوە بەدەستهێناوە. ئەوان هەم لە ئامارەکان ئاگادارن و هەم هەژاری و دەستکورتی بەڕوونی دەبینن، بەڵام هیچ هەنگاوێک بۆ باشترکردنی دۆخی کرێکاران نانێن. چونکە چەوسانەوە و هەژاری کرێکاران سەرچاوی قازانج، سامان و هێزی ئەوانە. ڕێکخراوە سەربەخۆکان لە ڕێکەوتی 25 ڕێبەندان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و لەسەر بنەمای داتا ئاماریەکان ڕایانگەیاند کە کەمترین موچە لە ساڵی 1404دا نابێت لە 6 ملیۆن تمەن کەمتر بێت. ئەم بڕە یەکسانە بە تێگڕای تێچووی ژیانی خێزانێکی ناوەندی شارنشین لە ساڵی داهاتوودا و هەموو کرێکاران و موچەوەرگران بۆ پشتیوانیکردن لەم بڕە بانکێشکران. بەهۆی ئەوە کە زیادبوونی موچە پەیوەندی پێچەوانەی لەگەڵ قازانجی سەرمایەداران و هێز و سامانی دەسەڵاتداران هەیە، ئێمە دڵنیا بووین و دڵنیاین کە حکوومەت و خاوەنکاران لە بەرامبەر داوای کرێکاران بۆ زیادکردنی موچە و دیاریکردنی بنەمایەکی دروست بۆ کەمترین موچە بە هەر شێوەیەکی ممکن مقاومت دەکەن. ئێمە بڕوامان وایە کە دەربڕینی ڕاستیەکانی ژیانی چینی کرێکار ئەرکی هەر کەسێکی هۆشیار و هەر ڕێکخراوێکی پێشڕەوی کرێکاریە. هەروەها بڕوامان وایە کە دابینکردنی داوای زیادکردنی موچە پەیوەستە بە دروستکردنی ڕێکخراوی سەربەخۆی کرێکاری و خەباتی بەردەوامی کرێکاران، کەواتە گرەی کێشەی موچەی کرێکاران نە بە کۆبوونەوەکانی شۆڕای باڵای کار و نە بە واژۆکردن یان نەکردنی نوێنەرانی بەناو کرێکاری چارەسەر ناکرێت. کێشەی موچە تا ئەو کاتەی کە سیستەمی سەرمایەداری بەسەر کۆمەڵگەدا زاڵ بێت، یەکێک لە کێشە سەرەکی و پڕئێش و ئازارەکانی کۆمەڵانی کرێکار دەبێت. لەبەر ئەوە کرێکارانی هوشیار و دووربین نەک تەنها بۆ زیادکردنی موچە و داواکاریە ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیەکانی تری کرێکاران خەبات دەکەن، بەڵکو پێویستە بۆ چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکانی کرێکاران هەم لە بواری ئابووری و کۆمەڵایەتی و هەم لە بوارە سیاسیەکاندا خەباتی ڕێکخراو، ئامانجدار و پلاندانرا و دژی سیستەمی چەوسێنەر و ستەمکاری سەرمایەداری و ڕاکێشانی بەرفراوانترین پشتیوانی کۆمەڵانی زەحمەتکێش بۆ ئەم خەباتە بەڕێوەیە ببن. خەبات بۆ زیادکردنی موچە و داواکاریە ئابووری و کۆمەڵایەتیەکانی تر لە خەبات بۆ ئازادی و دابینکردنی ماف و داواکاریەکانی کۆمەڵانی زەحمەتکێش گیان نییە و هەوڵی دڵسۆزانە لە گونجاندن لەگەڵ بەرژەوەندەکانی چینی کرێکار لە هەر یەک لەم بوارانەدا یارمەتی سەرکەوتنی خەبات لە بوارەکانی تردا ئەدات. 28 مانگی ڕەشەمەی 1403
سندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەر، سندیکای کرێکارانی نێشەکەری هەفتەپا، گروپی یەکێتی خانەنشینان، کۆمیتەی هاواهەنگی بۆ یارمەتیدانی دروستکردنی ڕێکخراوەکانی کرێکاری، کرێکارانی خانەنشینی خوزستان.